بەناوی خوای گەورە و بەخشەندە بۆ جەنابی پارێزگاری کەرکووک نوێنەرانی کورد لە حکوومەتی عێراقی فیدرالی لە حکوومەتی عێراقی فیدرال ئەم کۆگەڵ ڕۆژنامەوانەی دەبەستین دەربارەی ئەو پێشەلکاریانەی کە سوپای عێراق و ژووری ئۆپەراسیۆنەکانی کەرکووک ئەنجامی ئەدەن دەرحەق بە خەڵکی بە شەرەفی تۆبزاوە و ناوچەکانی دیکە لە تازەترین پێشهاتدا داگیرکردنی خانۆکەی ئێمەیە کە بە ناوی مام ئیبراهیم خەلیلەوە کە من کوڕی کاک ئیبراهیم خەلیلە بم ئەو خانووی کە تەنیشت دسرەکەیە کە دەوێت تەنیش پردەکەوە و ئەو زەوی سوپا ئەرزەکەی داگیر کردووە زەوی باو باپیرانمانە تاپۆی کۆنی ئێمەی هەیە ئەوەی جێی باسە کە سوپای عێراق پلانەکانی داگیرکردن دژی خەڵکی تۆبزاوە ئەنجام دەدات بێ ئاگادارکردنەوەی خەڵکی تۆبزاوە بە بیانووی جیاواز کە دوورە لە بنەمای سازان و ئەو تایبەتمەندی کە شاری کەرکووک لەسەری دروست بووە ئەوەش بنەمای پێکەوە ژیانە داگیرکردنی ئەم خانووە بە بیانووی هۆکاری ئەمنیە وەک ئەوە وابێت ئێمەی خەڵکی تۆبزاوە مەترسی بین لەسەر دەستگا ئەمنیەکانی حکوومەت بەڵام بیریان چووە ئەوە ئێمە بووین خەڵکی دڵسۆزی تۆبزاوی بە شەرەف هاوشانی هێزە ئەمنیەکانی عێراق و هێزەکانی پێشمەرگە شەڕی دژی تیرۆریستانی داعشمان کرد و ناسنامەی کەرکووکمان لەم شارە پاراست سوپای عێراق بیری چووە ئەوە خەڵکی تۆبزاوە بوو یان تۆبزاوە بوو کە لە ڕژێمی پێشووی بەعس خەڵکی تێدا ئەنفال دەکرد و خەڵکی دەسەوسانەوە دەبایە ئێستا تۆبزاوە لە پای ئەو هەموو قوربانی و کارەساتی کە بەسەری هاتووە بەدەستی ڕژێمی بەعسی فاشیستەوە دەبایە ئێستا تۆبزاوە ئاوادان بکرایەتەوە و باشترین خزمەتگوزاری پێ بگەشتایە بەڵام بەداخەوە ئەوەی کە تێبینی دەکرێت هێشتا بڕیارەکانی ڕژێمی پێشوو کاری پێ دەکرێت تەنها ڕوخسارەکان یان هەندێک لە ڕوخسارەکان گۆڕاون ئەوەی جێی باسە ئەم زەویانەی کە باز دەکرێن ئێستا لە سەری کۆنگرە دەکەین زەوی کێشە لەسەرن و هێشتا چارەنووسیان یەکلا نەبووەتەوە و بەپێی بڕیاری دادگای فدرالی و بەپێی بڕیارەکانی لیژنەی باڵای مادی 140 هیچ مامەڵەیەک یان دەستکاریەک لەم زەویە کێشە لەسەرانە ناکرێت تاکو و کەیسەکەیان یەکلا دەکرێتەوە کە پەرلەمانی عێراق بڕیاری لەسەر گەڕانەوەی مولک و ماڵی زەوی و زارەکانی کوردی و تورکمان لە کەرکووکدا بۆ خەڵکە ڕەسەنەکانی خۆیان